چەند جێگەی دڵخۆشیە کە جوتیارانی هەرێمی کوردستان دەتوانن ئەو بەرهەمانەی کە هەیانە پێداویستی هەموو هەرێمی کوردستان پڕ بکاتەوە و دەیانەوێت بینێرنە دەرەوە، بەڵام لەوە گرنگترەوەیە کە چۆن بازار بۆ بەرهەمەکانیان دەدۆزرێتەوە. دەمەوێت گفتوگۆی زیاتر بکەم بەڕێز هیوا عەلی گوتەبێژی وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی و ڕاستەوخۆ لەگەڵ مەکاکیوا زۆر بەخێربێت بە کوردستان 24. ئەمڕۆ دوایەوەی کە عەباس جەبر وەزیری کشت و کاڵی عێراق داوای دڵنیایی لە وەزیری کشت و کاڵی هەرێمی کوردستان کرد و بێگەر تاڵەبانی ینی دڵنیاییدا کە دەتوانن تەواوی پێداویستی تەماتەی عێراق دابین بکەن. ئێستا گەیشتوونەتە چ قۆناغێک؟ سڵاو ڕێزم هەیە بۆ بینەرانی خۆشەویستی بەرنامەکەتان و کەی 24 و سڵاو بۆ جوتیارانی پێنجین و هەموو جوتیارانی هەرێمی کوردستان کە چەند ڕۆژێکا بەداخەوە بووە هۆی ئەزیەت کێشانیان بەریا ساختکردنەوەی بەرهەمەکان و چاوەڕێی بڕیارێکی وەزارەتی زراعی عێراقیان دەکرد. بابەتی ساختکردنەوەی بەرهەمەکانی جوتیاران و دابینکردنی ئاسایشی خۆراکی هەرێمی کوردستان کە یەکێکە لە کارنامە گرنگەکانی وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو ئێمە لەگە وەزارەتی زراعی عێراق ڕێکەوتنێکی استراتیژیمان هەیە و لەسەر ئاسی هەرێمی کوردستان تیمی تەکنیکی ئێمە بەشدار بوونا بۆ ئەوەی کەوە لە چوارچێوەی یەخستنی ڕۆژنامەی کشت و کاڵی کە بەیەکەوە بڕیار بدەین ئەو بەرهەمانێک کە پێویستە لە بەرژەوەندی هاوڵاتیانی عێراق لەو کاتانی کە هەرێمی کوردستان پێویستە بەرهەمەکانی خۆی ساخت بکاتەوە هەناردەی بازاڕەکانی ناوەڕاست و خواروی عێراق بکە لە هەمان کاتدا لە پێناو بەرژەوەند و سوودی جوتیارانی شارەکانی ناوەڕاست خواروی عێراق دەرگاکانی بازاری ناوخۆی هەرێمی کوردستان بکەینەوە. ئەم بڕیارە سیرکردنی بازاڕەکانی هەرێمی کوردستان و عێراق وەکو یەک پاکێجی و بازارکردن و پشتیوانیکردنی جوتیاران یەکێک بوو لە کارنامەکانی وەزارەتی کشت و کاڵ. ئێمە پابەندی بووین کە لە مانجی 8 کۆبنەوەی کرا لە نێوان هەردوو لا بڕیار دراکەوە بۆ لەمە دووە قەدەغەکردن و بڕیاردان لەسەر قەدەغەکردن و هاوردەکردنی هەر زۆرە بەرهەمێکی کشت و کاڵی بەتایبەتی سەوزە و میوەکان بەیەکەوە بڕیار بدەن بۆ لەبەر ئەوەی کە پێویستە بازاری ناوخۆی هەرێمی کوردستان و عێراق تەختێ بکرێ. ئێمە لە نای خۆمانەوە پابەندی بووین چونکە بەپێی ڕۆژنامەی کشت و کاڵی هەرێمی کوردستان و پێشنیارکراوە پەسەندکراو لە هەرێمی کوردستان لە ئێستادا مەوسومی پێگەیشتنی بەرهەمی پەتاتە و تەماتە و خیار و بەرهەمەکانی سەوزەیە کە ئێمە لە ساڵانە لە کاتی پێگەیشتنی بەرهەمی ناوخۆی اکتفای ناوخۆیمان زیاد دەکا. پێویستە پشتگیری بازاڕەکانی ناوەڕاست و خواروی عێراق بەدەست بێنین لە هەمان کاتدا ڕێگە بگرین لە هاوردەکردنی بەرهەم بۆی کار نکاتە سەر زیانگەیاندن بە جوتیارانی هەرێمی کوردستان. بەداخەوە دوای ئەو ڕێکەوتنەی کە کرا لە نێوان هەردوو لاماندا وەزارەتی زراعی عێراقی لە ماوەی زیاتر لە 2 هەفتەی ڕابردوو یەکلایەنە بڕیاریاندا بە کردنەوەی دەواازەکانی هەندێک دەواازە بۆ هاوردەکردنی بەرهەمی تەماتە بە بیانی ئەوەی کەوە شارەکانی عێراق تەختی ئەوە ناکەکەوە بەرهەمی ناوخۆی تەماتە دابین بکات یاخود بەرهەمی تەماتە نرخەکەی بەرز بۆتەوە بۆی پێویستە ڕێگری بکەن لە بەرزبوونەوەی نرخ و هەروەها بەرزبوون ئاسانکاری بۆ هاوردەکردن. ئەمە ڕێک لەو کاتەدا کە بەرهەمی جوتیارانی پێنجین و شارەکانی تر پێگەیشت ئێمە 10 ڕۆژ پێشتر نووسراومان کردووە لە ڕێگەی ئەنجومەنی وەزیران لە ڕێگەی ئەنجومەنی وەزاری هەروەها لە ڕێگەی وەزارەتی زراعی عێراق و ئاگادار کراوەتەوەکەوە 10 ڕۆژ پێش ئێستا پێشەوەی جوتیاران ئێمە هاواریان لێ هەربستێ و زەرر بکەن و ناچار بن تەم بەرهەمەکانی تەماتی خۆیان ببەنە شارەکانی عێراق و ئەمڕۆ 200 جوتیار بەرهەمی تەماتی خۆیان بردێکە لەوێندەدا حەرزیان کردووە بۆی کەوا ناچار بن ئەم کێشەیە چارەسەر بکەن. ئێمە ڕێک نەکەوتوین لەگەڵ وەزارەتی زراعی عێراقی تەحەدا یەکتری بکەین بۆی کەوا ئێمە وەڵامی ئەو بابەتە بدەینەوە قەرار بوو بەیەکەوە بڕیار بدەین. دیارە کە نوێنەرەکانی ئێمە بەتایبەتی مامۆستا غەریب و هەواڵەکانی تر و هاوڕێکانی تر لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لیستی کوردستانیەکان و کە لەوێن دەرەزەختیان کردووە دوا بەدوای گەیاندنی نیگەرانەکانی خودی زۆر باشە کاکی واکەواتە ئێستا کەی بەرهەمی تەماتەی جوتیارانی کوردستان دەڕوات بۆ ناوەڕاست و خواروی عێراق و دەواازەکان بەڕووی هاوردەکردنی تەماتە داخرێت. بەڵێ ئەگەر بمێ ئەو چیرۆکە تاوا بکەم دوا بەدوای ئەو بیستنی نیگەرانەکانی جوتیاران و بڕیاردانی تاگلایەنە و پابەند نەبوونی وەزارەتی زراعی عێراق بەم ڕێکەوتنە دوێنێ شەوی ڕابردوو لە بەیاننامەیەکدا خاتوبێگە تاڵەبانی ڕایگەیاندکەوە ئێمەش یەکلایەنە دەست دەکەین بە قەدەغەکردن و داخستنی دەواازەکان لەسەر ئاسنووری هەرێمی کوردستان و لە پێناو ساختکردنەوەی بەرهەمەکان و لە پێناو ڕێگریکردن لە زەرەر و زیانی جوتیاران. دیار بوو ئەمڕۆ وەزیری زراعی عێراق گوتبووی بە خودی وەزیری کشت و کاڵی هەرێمی کوردستان دڵنیان بکاتەوەکەوە بەرهەمی جوتیارانی پێنجین و شارەکانی تر بە تایبەتی تەماتە دەتوانێت
زامنی پێویستەکانی هاوڵاتیانی عراق بکات بە تایبەتی شارەکانی ناوەڕاست و خواری عراق. من ئێستا هەلەوە ئەپێکنامەکەم بەدەست بگات یەکسەر ئەم دەرگایە دادەخەم و ئیتر دەست دەکەین بە کردنەوەی بازاڕەکانی ناوەڕاست و خواری عراق. هەر ڕاستەخۆ خودی جەنابی بێگەرخان کە ئەم پەیامی بەدەست گەیشت پێشوازی لە نزیکەی 20 جوتیار و قایمقامی قەزای پێنجوین و نوێنەری جوتیاران کرد هە لە هەولێر دوای نیوەڕۆ یەکسەر وەڵامی ئەم نووسراوەیاندا و کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی کرا. خودی وەزیری کشتتوکاڵ وەزارەتی کشتتوکاڵ تەحەدایەکی گەورەی ئەم وەڵامدانەوەیان کردکەوە جوتیارانی هەرێمی کوردستان و خۆتان باسان کرد سەرباری ئەوەیەوە داهێنانیان کردەوە بۆ دابینکردنی ئیکتیفای ناوخۆیی لە ئێستادا هەرێمی کوردستان ئەو بەرپرسیارەتی لە ئەستۆ گرتووەکەوە پێویستەکانی تەماتە بۆ ناوەڕاست و خواری عراق دابین دەکات لە بەرامبەر داخستنی سنوورەکان کە ڕێگری بکرێت لە هاوردەکردنی تەماتە کەمەیەکێکە لە شانازیەکان کەواتە ئێمە گەیشتینە قۆناغێکەوە هەروەکو دەرێن هەرێمی کوردستان سەبەتەی خۆراکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و عێراقا گەیشتنە ئەو قۆناغێکەوە ئێستا پاڵپشتی جوتیارەکان وام بکەین و ئەو ڕێکارانە لە نێوان هەردوو لەدا بگرینە بەر و خۆشبەختانە وەزارەتی زراعی عراقیش خۆتان بینیان لەسەر سوۆشەل میدیا جوتیارانی پێنجوین لەو شوێنێکە خۆپشاندانیان هەبوو ئاهەنگی خۆشیان جێڕا هیوادارینکەوە بتوانین ئەم ڕێکەوتنەی کە هەیە بۆ بابەتەکانی تریژۆک خۆی کاکیوا وەکو گوتت ینی ئێوە ڕێکەوتنتان هەیە لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵی عراق بەڵام هەندێک جارەوان پابند نابن بە ڕێکەوتنەکەەوە ئێستا ینی وەک گوتت بابەتەکە بووە بە تەحەدا وەزیری کشتتوکاڵی هەرێمی کوردستان گوتوێتی کە ئێمە دەتوانین تەختەی هەموو عێراق بکەین بۆ تەماتە بەس ئایا لە ڕاستیە بەرهەمی جوتیارانی هەرێمی کوردستان بەشیەوە دەکات کە تەماتە بۆ هەموو عێراق دابین بکەن و ئەگەر دابینتان نەکردە و متمانەیە کەم نابێتەوە لە نێوانتاندا؟ بەڵێ بە بێگومان دوا بەدوای بە دوواداچوونمان بینینی سەدان جوتیار لە ناوچەی پێنجوین و ناوچەکانی ئاکرێ و دەشتی هەولێر و دەشتی گرمیان و دەشتی هەڵەبجە و بەدواداچوونمان کردووە بۆ ئەم بابەتە لە فەرمانگە پەیوەندیدارەکانی خۆمان و ئەم بەرپرسیارەتی خودی جەنابی وەزیر کە دەڵێ بەڵێ دەتوانین تەماتە بۆ تا ئەو کاتێک کە پێویستە چونکە مەوسومی پێگەیشتن دواتر تاوا دەبێ ئێمە بەرهەم هەناردەی بازاڕەکانی ناوەڕاست و خواری عراق دەکەین ڕەنگە تەنها تەماتە نەبێ ڕەنگە لە پەتاتە و لە خەیار و لە بەرهەمەکانی تریشکەوە هەوڵ بدەین ئیکتیفای ناوخۆی تێپەڕین بەرەو بازاڕەکانی ناوەڕاست و خواری عراق. ئەمە ئەو ڕێکەوتنامە استراتیژیە کە وەزارەتی هەرێمی کشتتوکاڵی هەرێمی کوردستان لەگەڵ وەزارەتی زراعی عراق لە سواسەوی خستنی ڕۆژنامەی کشتتوکاڵی ناوێتی بۆ ئەوەی کەوا بۆ لەمە دووە بەیەکەوە بڕیار بدەن لەسەر هاوردەکردن بڕیاردان داخستنی هەر زۆرە بەرهەمێک کە لە بابەتەکانی سەوزە میوە بەرهەمەکانی گۆشت بەرهەمەکانی هێلکە و بەرهەمەکانی سامانی ئاژەڵی پەلەوەری کە بە لەمە دوای پێویستە پارێزگاری لە سوودی جوتیاران گشتی بکەن لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عراق کە ئەمە سوودێکی گشتیە لە بڕی ئەوەی کەەوە ڕێگە بدرێ بە هاوردەکردنی بەرهەم لە وڵاتانی دەرەوە. بەڵێ باشە کاکیوە بەپێی ڕۆژمێری کشتتوکاڵی تاکەی دەتوانن بەرهەمەکان هەناردەی ناوەڕاست و خواری عراق بکەن بەتایبەت تەماتیانی گفتوگۆکەی ئەمە ئێستا لەسەر ئەوەیە. بە تایبەتی تەماتە تا ناوەڕاستی مانجی 11 لە ڕۆژمێری کشتتوکاڵی هەرێمی کوردستان قەدەغەیە تا مۆسیومە کە ساڵانە دیراسە کراوە ڕۆژنامەی کشتتوکاڵی هەرێمی کوردستان بە پێی مۆسومی ناخۆی بەرهەمەکانی جوتیاران دیراسە کراوە. ئێمە تا ئەو کاتە هەوڵ دەدەین پابندی ئەو ڕێکەوت نەبین ئەگەر تەماتی ناوخۆی هەرێمی کوردستان بەشی شارەکانی ناوەڕاست و خواری عراق نەکرد ئینجا ئەو کاتە دووبارە لە سواسەوەی ئەو ڕێکەوتنەی کە هەیە لە نێوان هەردوو وەزارەتدا پێویستە بڕیار بدەن بۆ چەندی تر هەر جۆرە بەرهەمێک پێویستیەکانی هاوڵاتیان لە دەرەوە هاوردە بکرێت. چاوەڕێ دەکەن کەی حکوومەتی عراق ینی هاوردەکردنی تەماتە قەدەغە بکات و بەرهەمی جوتیاران بڕوا بۆ ناوەڕاست و خواری عراق؟ لە ئێستادا ئەو کێشەیە چارەسەر کراوە ئێستا لەگەر مامۆستا غەریب ئەندامی لیژنەی کشتتوکاڵی لە پەرلەمانی عراق قسەمان کرد کە ئەمڕۆ بەڕێزیان لەگەڵ جوتیاران نوێنەری جوتیارانی پێنجین لە بەغدا بوو ئێمەش لە هەولێر لەگەڵ نوێنەری جوتیاران لە هەرێمی کوردستان بووین بە هەر ئەو بابەتەمان چارەسەر کرد هەر دوای ئەو بەیانەوی کە کۆنفرانسی خاتوبێگە تاڵبانی سازیدەوە ئەو نووسراوی کە ئێمە ڕاستەخۆ ئارەسی وەزارەتی زراعی عراقمان کە دوێنەیەکیان بەدەست گەیشت و ئەو نووسراوە کە نوێنەری جوتیاران لەگەڵ نوێنەرایەتی ئێمە لە پەرلەمانی عراق سەردانیان کردوون و وەزارەتی زراعی عراق دەستی کردەوە ئیزراعەتەکان لە ئێستادا دەبێت ئەو بابەتە جێوەجێ بکرێ و بەرهەمەکانی ئێمە بچێتە بازاڕ. زۆر باشە کاکیوە هیچ ئامارێک یان ژمارەیەک و پێشبینیەکتان لایە کە بەرهەمی تەماتی جوتیارانی هەرێمی کوردستان ئەم ساڵ چەند تۆن دەبێت؟ ڕاستی هەموو زۆر ئامار و پێشبینیەکمان هەیە بەربراتی گشتی باغداری دارستان و پاوان ئێستا خەریکە دیراسی ئەو بابەتە دەکات لەبەرەوەی ئێمە ڕاستی نازانین پێویستیەکانی عراق چەندە چونکە ئەوان ڕاستەخۆ هەروەکو باسم کرد ئێمە کارمان لەسەر ئەوە نەکردووە لە میدیا و لە
شقام تەحەدا یەکتری بکەین ئێمە لەسەر مێزی گفتوگۆ دانوستانمان کردووە بەیەکەوە بە شێوەیەکی هێمنانە تەکنیکانە خەڵکی مختص دراسی ئەوەی کردووە کە ڕۆژنامەی کشت و کاڵی بخێن لە بەرژەوەندی جوتیاران نەگاشتەوە ئەو ڕادەیەکەوە حکوومەتی عراقی پێبی ئەوی راپۆرتی جەدوای اقتصادی و پێویستیەکانی خۆی بۆ بەرهەمی تەماتە بە ئێمە برێ و ئێمەش ناچار بین لە میدیا و وەڵامی بدەینەوە لە پێناو بەرژەوەندیەکانی جوتیارانی خۆمان ئێمە دیراسی ئەوەی دەکەین و بە دوواداچوون دەکەین بزانین وەزارەتی زراعی عراقی پێویستیەکانی چەندە و لە ئێستادا ڕووماڵی ئەوە دەکەینکەوە ئەم ساڵ پێشبینی کراوە زیاتر لە هەموو ساڵێک بەرهەمی تەماتە لە دەشتەکانی پێنجوین و هەولێر و شارەکانی تردا بەدی هات. زۆر سپاس کاکیوە بەڕێسی و عالی گوتەبێژی وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئەو ڕاستەخۆ لە هەولێر لەگەڵم بووی دەستخۆش.